بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. اللهم إنا نعوذ بك من قلب لا يخشع، ومن علم لا ينفع، ومن نفس لا تشبع، ومن دعوة لا يستجاب لها. براني بالرزم نزل جري آداب إسلامي كان أمر إن شاء الله باسي أدبي كتير لآداب كان كين كايش أدبي ريكردنا ئیسلام گرنگیەکی زۆری داوە بە هەموو ژیانی مرۆڤ و زۆربەی شتەکان ئەدەبی بۆ دیاری کردووە، ڕەوشت و ئاکاری تایبەتی بۆ دیاری کردووە تاوەکو مسلمان نمونەی ئەخلاق و ڕەوشت بێ لەسەر زەویە. ئەو پەیامە تەواو بکات کە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم ئەفەرمێ إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. ئەدەبەکانی ڕێکردن یەکەم ئینسان کاتی ڕێەکە ئەبێت بە ئەو پەڕی دامەزراوی و جێگیربوونەوە ڕێ بکە. خوای پەروەردگار ئەفەرمێ لە سوورەتی الفورقانە باس صفاتی عیباد الرحمانەکە، ئەفەرمێ وعیباد الرحمن الذين يمشون على الأرض هونا. بەندەکانی ڕەحمان، بەندەکانی ئەڵڵا، یەکەم صفەتیان ئەوەیە کە کاتی ڕێەکەن لەسەر زەویە بە هەون ڕێەکەن. هەون لە زمانی عەرەبیە واتە سەکینە و ویقار، دامەزراوی، جێگیربوون، بە ڕێز و احترامێکی زۆرەوە ڕێەکەن. دووهەم ئەدەب لە ئەدەبەکانی ڕێکردن ئەوەیە کاتێک ئینسان ڕێەکە کیبر و فیزلی و لە خۆباییبوونی پێوە دیار نەبێ. ئینسانی مسلمان دائیمەن هەستەکە عەبدە، عەبدیش لە صفاتەکانی ئەوەیە کە ئەبێ خاکی بێ، متەواضع بێ. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە لە سوورەتی لوقمانە لە باسی وەسیەتەکانی لوقمانی حەکیم بۆ کوڕەکەی خوای تەعالی بۆمانی تۆمار کردووە و ئەفەرمێ لوقمان بە کوڕەکەی فەرموو ولا تصعر خدك للناس ولا تمشي في الأرض مرحا إن الله لا يحب كل مختال فخور. كرم بەرامبەر بە خەڵکی لچ هەڵمە قورتێنە، فیز مەکە بەسەر خەڵکیە. کاتی ڕێیشەکەی ڕێکردنەکەت با ڕێکردنی کەسانێک بێ کە هەستکەن عەبدی خوان، نەک هەستکەن ئەمان لە خەڵک گەورەترن و خەڵک عەبدی ئەمانە. ولا تمشي في الأرض مرحا يعني متكبر مەبە، فیزل مەبە. خوای تەعالی کەسە فیزلەکانی خۆش ناوێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم باسی کابرایەکمان بۆوە کە لە قەومی موسا ناوی قاڕون بوو، ئەفەرمێ ئەم کابرایە کاتێک جلوبەرگێکی جوان و بە نرخی لەبەرە کرد زۆر پێیەوە فیزیە کرد. ئەوەندە فیزی کرد تا خوای تەعالی بردێ زەویە. سبحان الله، هیچ کەسێک نەبراوەتە زەویە و حتا ڕۆژی قیامەت بە ناوی زەویە بێت و بڕوا إلا قارون نەبێ. ئەمە نەفیز و تەکەبوریە کرد، ئیتر سنووری نەبوو. خوا پەناماندا. صفەتێکی تر ئینسانی مسلمان کاتی ڕێەکە مام ناوەندە، حتا لە ڕێکردنیشە. ڕێکردنەکەی ئەوەنە خێرا نییە کە خەڵک عەجایبیان بێم کابرا بۆ واکە و ئەوەندەش خاو خلیج ڕێ ناکات کە یعنی حاڵەتێکی ناسروشتی و ناتەبیعی بێت. ئینسانی مسلمان ڕێکردنی وەسەتە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی ڕێی کردووە ڕێکردنەکەی وەسەط بووە. وەقصد في مشيك. هەلە نصیحەتەکان و وەسیەتەکانی لوقمانە بۆ کوڕەکەی ئەفەرمێ وەقصد في مشيك. وەقصد في مشيك یعنی با ڕێکردنەکەت وەسەط بێ، مام ناوەند بێ. یەکێکی تر لە ئادابەکانی ڕێکردن خۆشەویستەکانم ئینسانی مسلمان یا پیاوی مسلمان کاتی ڕێەکە لاسایی ئافرەت ناکاتەوە لە ڕێکردنیە، و هەروەها ئافرەتیش لاسایی پیاو ناکاتەوە. رسول الله صلى الله عليه وسلم فرموویەتی خوای تەعالی لعنەتی کردووە لەو پیاوانەی کە لاسایی ئافرەتەکەنەوە و لەو ئافرەتانەشی کە لاسایی پیاو ئەکەنەوە. هەنێ پیاو هەیە کاتی ڕێەکە هەر ئەڵێ ئافرەتە، هەر ئەڵێ ئافرەتە. ئەگەر ئینسان طبیعەتەکەی وابوو هەر خوا وا خولقاندوو بووی ئەوە مەوزوعێکی ترە، هەوڵدا خۆی چاکە، بەڵام وەکو ئەو کەسە نییە کە هەر بالفعل خۆی حەزەکە وەکو ئافرەت بێ. خۆ پەناماندا. هەروەها بە هەمان شێوە
ئافرەتیش نابێت لاسایی پیا بکاتەوە لە ڕێکردنە. پێنجەم ئینسانی مسلمان کاتی ڕێیەکەدا بەلای خەڵکا سەلامیان لێیەکە، ئەبێ سەلام لە خەڵک بکەی و بڵاوکردنەوەی سەلام یەکێکە لە ئامانجەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. هەر ناوی ئیسلام لە سەلامەوە هاتووە، لە بڵاوکردنەوەی هێمنی و ئاسایش لە نێوان خەڵکە. هەندێک لە ئەصحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو عەبدوڵڵای کوڕی عومەر کاتێک چوون بۆ بازار هیچ ئیشێکیان نەبووە، تەنها بۆ مەبەستە چوون کە ئەم سنەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیندوو بکەنەوە کە سەلام لە نێوانی خەڵکە بڵاو بکەنەوە. طبعا من زۆر گرنگە حەدیثێکمان هەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ناچنە بەهەشتەوە تا ئیمان نەهێنن و ئیمانیش ناهێنن تا یەکتریتان خۆش نەوێ. ئایا شتێکتان پێ نەڵێم کەوا خۆشەویستی لە نێوانتانە بڵاو کاتەوە؟ یعنی ببێتە مایەی دروستکردنی خۆشەویستیەک کە ئەبێتە مایەی ئیمانێکیش کە ئەتخاتە بەهەشتەوە. وتیان چی؟ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەوەیە کە سەلام لە نێوانی یەکتریا بڵاو بکەنەوە. طبعا شەیطانێکی لە ئیشە گەورەکانی ئەوەیە نەیەڵێ مسلمانان سەلام لە یەک بکەن، زۆر کێشەیەکی گەورەیە، زۆر کارەساتێکی زۆر گەورەیە کە تۆ بگەیتە برایەکی مسلمان سەلامی لێ نەکەی. طبعا کە سەلامت لێ نەکرد یعنی تۆ ئیعلانی قین و بغض و عداوت و خراپەکاری و ئەمانە بڵاوەکەیت. یعنی ئەگەر سەلام بڵاو نەکەیتەوە یعنی تۆ حرب و جەنگ بڵاوەکەیتەوە، بغض و قین بڵاوەکەیتەوە. خوا پەنامان بدە یا ڕەبی. یەکێکی تر لە ئەدەبەکانی ئینسانی مسلمان لە کاتی ڕێکردنە ئەوەیە چاوی دائەخا لە ئاستی حرام. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە ئەمرەکە بە ئیماندارانی پیاو چاویان لە ئاستی ئافرەتان داخن و هەروەها ئەمریشەکە بە ئافرەتانی ئیماندار چاویان لە ئاستی پیاوانی نامەحرەم داخن. یەکێکی تر لە ئەدەبەکانی ئینسانی مسلمان لە کاتی ڕێکردنە ئەوەیە کە ئازاری خەڵک نادات، ئازاری خەڵکی نادات، نە بەدەست نە بە زمان، بە پێچوانەوە ئازاریش لا ئەدا لە ڕێگای مسلمان. ئینسانی مسلمان نەک ئازاری خەڵک نادا بەڵکو ئازاریش لا ئەدا لەسەر ڕێگایان. لە گەورەترین خێرەکان ئەوەیە کە ئینسان شەڕی خۆی لە خەڵک بپارێزێ. یعنی ئێستا بۆ نمونە ئەگەر تۆ زانیت زمانت ئازاری خەڵکەدا زمانت بگرە نەیەبی ئازاری خەڵکدا، ئەگەر زانیت دەستت ئازارێ نەدا دەستت بگرەوە مەیە لە ئازاریان بدا. و ئەگەر بینیت شتێک ئازاری مسلمانێدا دڕکێکە شوشەیەکە بزمارێکە هەر شتێکە لەسەر ڕێگای برای مسلمانت لای بە. یەکێکی تر لە ئەدەبەکانی ئینسانی مسلمان لە کاتی ڕێکردنە ئەوەیە قەت بە تاکە قۆندەرەیەک و یا بە تاکە نعلێک ڕێ ناکە. لە هەندێک حاڵاتە ئەگەر وات پێات نعلەکەت بچڕا یان پێڵاوەکەت دڕا نەتوانی یعنی یەکێکیان ناچار بووی داکەنی ئەوەکەی ترشیان داکەنە. رسول الله صلى الله عليه وسلم ئەفەرمێ با کەسێکتان بە تاکە نعلێکەوە یا بە تاکە پێڵاوەکە ڕێ نەکەن، یا هەردیان داکەنە یا هەردیان بە پێ بکەن. بەڵێ ڕێکردنی جارجار بە پێیپەتی سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەصحابەکان وایان کردووە جارجار ئینسان بە پێیپەتی ڕێبکە گرنگە. ئێستا علمیەنیش لە ڕووی زانستیەوە سەلمێنراوە کە ڕێکردن جارجار بە پێیپەتی زۆر زەورە. ئەدەبی ئافرەتی ئیماندار لە کاتی ڕێکردنە پێویستە ئافرەتی ئیماندار کاتی لە ماڵ دەرەچێ و ڕێەکە یعنی لە غەیری ماڵەکەی خۆیان پێویستە ئیلتیزام بە حیجابی شەرعی بکات. زۆر ضرورە ئیلتیزامکردن بە حیجابی شەرعی. حیجابی شەرعی ئەوەیە کە هەموو گیانی داپۆشێ جگە لە دەمچاو دەستی، نابێ هیچ شوێنێکی تری بەدەرەوە بێ و نابێ ئەو جلەی کە کاتە بەر تەسکوتروزک بێ، نابێ ڕەنگاوڕەنگ بێ بە شێوەیەک کە سەرنجی پیاوان ڕاکێشێ و نابێ بۆن لە خۆی بدا. بۆن لە خۆدان شتێکی زۆر خراپە. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم هەر ئافرەتێک کاتێ لە ماڵ دەرەچێ ئەگەر بۆن لە خۆی بدا کە ببێتە مایە ئەوەی سەرنجی پیاوان بۆ لای خۆی ڕاکێشێ، ئەوە جۆرێکە لە جۆرەکانی زینا، یعنی هاندەرە بۆ ئەوەی خەڵک تووشی زینا بێن. بۆیە ئافرەتی ئیماندار ئەبێ ئاگای لەوە بێ. و ئەگەر ئافرەت لە ماڵ دەرچوو ناچار بوو لە ماڵ دەرچێ بەهۆی هەر وەزعێکە بۆ بازار چوو یا بۆ قوتابخانە یان بۆ هەر ئیش و کارێکی، باش وایە ناوڕاستی جادە نەگرێ لە کاتی ڕێکردنە. یعنی بە ناوڕاستی جادەیان نەڕوە شان لە شانی پیاوان بدە، بەڵکو دایمەن ئافرەتی ئیماندار خۆی ئەداتە لای جادە ئەگرێ، تر ئەم بەربێ یان ئەو بەربێ، بۆ ئەوەی کە شان لە شانی پیاوان نەدا. ئەوەش زۆر گرنگە خۆشەویستەکان. ئینسان دێ ئافرەتێ
بەڕاستی لە بازارڕە و لە غەیری بازارڕە ئەیان بینی عجایب بدێ هیچ حساب بۆ پیاو ناکە کە ئەنەوە پیاو نیە لە بازارڕە هەمووی ئافرەتە ئاوار ڕێەکە ئەوەش زۆر غەڵەتە ئافرەتی ئیماندار حیا و شەرمی پێوە دیارە لە ڕێکردنیا لە هەڵسوکەوتیا لە معاملەیە لە هەموو لە قسەکردنە حتا لە قسەکردنە ئافرەت ئەبێ حیا و شکۆی شەرم و شکۆی پێوە دیار بێ ئەبێ بە حیا بێ لە کاتی قسەکردنە نابێ دەنگ زۆر بەرزکاتەوە نابێ پێ بکەنێ وەکو چۆن پیاوان پێەکەنن شەرم و حیا ئافرەت جوانەکاتەوە بەڕاستی خوای تەعالی بەخاتر ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە دامەزراومان بکە لەوانەمان بگێڕێ کە سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانی خۆیانە بە جوانی جێبەجێ ئەکەن وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحابته أجمعين.